سەرەتا بەنای خۆی گەورە من ڕۆڤان گۆرا سەعید لە زانکۆی هەڵەبجە قۆناغی سێ بەشی فیزیا لێرەدا هەڵساوین وەکو وتمان هەڵساوین بە دروستکردنی ئەم پرۆژەیە دروستکردنی سۆلار سیستەمە لەسەر ڕووی دەریا و ئەگەر باسێکی پێکاتەکەی بکەین ئێمە پێویستمان بە سۆلار پانێڵە بێ بۆ بەرهەمێنانی ئەم وزەیە کە پێویستمان بە 1925 سۆلار پانێڵە بێت و ڕوبەری ئەو شوێنی کە پێویستمان 250 کیلومتر دووجایە و هەنێشتیکەمان پێویستە کە ئینڤێتەرمان پێویستە بۆ گۆڕینی ئەم کارەبایە چکەوەک ئێمە زانی ئەم کارەبای لە ئەم سۆلار پانێڵانەوە بەرهەمێنرێ کارەبای دیسیە لە ڕێی ئەم ئینڤێتەرەوەی گۆڕین بۆ دیسی و پێویستمان بە ئینڤێتەر پێویستمان بە ڕیستەرە بێ ترانسفۆرمەرە بێ بۆ بەرزکردن و نزمکردنەوەی ئەم کارەبایە لە شوێنی گۆک و دەربەنی خان ئەستا سەدەگەی مەم پرۆژەیە دروست بکەین سوودی لێوە بگیرێت لەگەڵ کارەبا دابینکرێ بۆ زۆر شوێن ینی ئێستا وەکو ئێمە زانین لەسەر این دەربەنی خان ئێمە کە ینی بڕی 250 مێگاوات کارەبا بەرهەمێنێ ئەم پرۆژەی ئێمە 57 مێگاوات بەرهەمێنێ کە تۆین بڵین تقریباً ڕێژێکی زۆر زۆرە ئەگەر مەسەلەن ئێمە وەکومان 250 کیلومتر دووجایە ئەگەر مەسەلەن 3 دانەی وا 4 دانی وا دروستکەین ئەتوانێت بەقەت سەدەکە بڕی کارەبا بەرهەم بهێنێت خۆی هەموو شتێک کە بەراورد دەکرێت بە تێچوو ینی دایمە بۆ بەخێر بێن من ناوم سامان عوسمانە خوێندکاری زانکۆی هەڵەبجە قۆناغی سەی بەشی فیزیا هەستاین باسی بە ئامادەکردنی بابەتێک کە ئەویش دانانی سۆلار پانێڵە لەسەر ڕوبەری ئاوەکان کە دەتوانرێت بۆ چەند مەبەستێک سوودی لێوە بگرێت کە بۆ نمونە دانانیەتی لە نزیک سەدەکانەوە کە بە نمونە سەدەی دەربەندی خانمان هێناوەتەوە کە وەک دەزانین کە بۆ نمونە لەسەر ئاودا بندرێت چەند بۆ کاریگەریەکی کەمتری هەیە وەگەوەی کە لەسەر وشکانی دابنێت لە کوردستان زیاتر ڕوبەری ئاویمان زیاترە وەک لە وشکانی کامەش زیاتر توانێت بۆ سوودی لێوە بینرێ ڕوبەری بڕی بەرهەمێنانی کارەبا لەم پانێڵاندا 57 مێگاوات کارەبایە کە ئەو ڕوبەری داگیری دەکات بە نزیکەی 250 کیلومتر دووجایە کە لەسەر ڕووی ئاوەکە و هەروەها لە ڕێی چەند سیستەمێکەوە کە دەگۆڕێت بۆ کارەبا بتوانێت دابین بکرێت بۆ شارەکان ئەویش لە ڕێگەی ئینڤێرتەرەوە کە بە سیستەم واتە گۆڕینی ئەو کارەبایە کە گۆڕینی ئەو کارەبایە لە دیسیەوە بۆ ئەیسی وە دواتر پێویستە بە ترانسفۆرمەرێک بەرز بکرێتەوە کارەبایە بۆ ڕێژە بۆ ئەو بۆڵتی کە دەتەوێت دواتر تێکەڵاو بکرێتەوە لەگەڵ کارەبای ئەو سەدەیە وە دواتر لەم مەبەستە کە سوودی لێ ببینرێت بڕی ئەو کارەبای کە لە سەدەکەەوە بەرهەم دەهێنرێت جاری وهەیە بەشی ئەو شوێنە ناکات کە بۆی دەڕوات دەتوانێت بۆ ئەوە سوود لە پانێڵەکان ببیندێت و کارەبای پێویست لەوێ وەربژیرێت ئەگەر بەواقعی جێبەجێ بکرێت بە نزیکەیی 21 ملیۆن و نیو دۆلاری دەوێت کە دەتوانین لەوانەیە بڵێن زۆرە بەڵام بە بەراورد بە بڕی بەرهەمێنانی کارەباکەی دەتوانین بڵین نرخێکی باشە بۆ ئەوە کە 57 مێگاوات کارەبا تقریبا نرخێکی باشە.